گفتوگۆی زیاتر دەکەم لەم بارەیەوە لەگەڵ بەڕێز شێخ نیاز نەخشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێر میوانی منە. بەڕێز شێخ نیاز زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دەکرێت سەرەتا پێم بڵێ ئەم بڕیارانەی وەزارەتی ئەوقاف یاخود ڕێکارەکانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی چییە بێ بەرامبەر ئەو کۆمپانیایانە؟ سەرەتا بنایە خوای گەورەی میهرەبان، زۆر سپاس لە بۆ جنابتان، سلااو لە ئێوە، سلااو لە بینەرانی کەناڵی 24. لە ڕاستیدا وەکو جنابتان ئاماژەم پێدا بە بڕیاری یام لەسەر ڕاستپاردەی سەرۆکایەتی ئەنجومەن وزیران بەڕێز کاک مەسرور بارزانی بۆ ڕێگریکردن لە دووبارە بوونەوەی حاڵەتێکی وا کە بێتە سەبەبی ئەزیەت بینین و گیانە دەستدانی بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پرۆسی حەز بۆ ساڵانی داهاتوو بڕیار درا کە ئەو کۆمپانیایانە یان ئەو خەڵکانەی خەڵکیان بە ویزەی زۆر لە ئەم ساڵ برد بۆ حەج ئەو لیژنەیە پێک بهێنرێت. ئەو لیژنێکی باڵا لە وەزارەتی ئەوقاف و لە نوێنەری وەزارەت داخلیە و داواکاری گشتی. ئەو لیژنەیە تەبعاً سکاڵایشی زۆریان پێگەیشتیە. ئەو سکاڵایانە هەموو پێداچنەوەی پێدا دەکرێت. ئەو هاوڵاتیانێک کە ئەو قەول و ئەو وعدانەی کە پێیان درابوو لەلایەن ئەو کەسانێک کە خەڵکیان بە ویزای ساڵی بن لە بۆ عەرەبستانی سعودی بۆ حەج ئەنجام بدەن کە وعدەکانیان خۆی نەبووە و ئەو زێدە مەسرەفێک ئەگەر پێیان کرابیان هەر ئەزیەتێکتر کە بۆیان دروست بووە خەڵکێک سکاڵای کردوتن، سکاڵای تۆمارکردن. ئینجا ئەو لیژنەیە بەدواداچوون و تحقیق و لێکۆڵنەوە دەکات لە ئەو کەیسانە. هەر کەسێک کە بەسەردا ساغ بێتەوە لەبەر ئەوەی ئەوانە کە خەڵکیان بردێ لە بۆ حەج بە ویزەی جێ لە ویزەی حەج لە بە ویزە جۆراجۆرەکان تەنها هەر کۆمپانیاکانی حەج و عومرە نەبووە، خەڵکێک کە بووە ئەسڵەن پەیوەندی بە وەزارەتی ئەوقاف و بە بەڕێوەبەری گشتی حەج و عومرە کەسێکی کاسبکار بووە بۆ خۆی خەڵکی بردیان، کەسێک بووە وەزیفەیەکی تری هەبووە کۆمپانیاکان کاریان ئەنجام نەدایە. ئاشکرایە لای ئێوە دیارە ئێستا کە چەندە ئەوانەی لەم بابەتە تێوەگلاون و ئەوانەی کە سکاڵیان تۆمار کردووە زۆرن؟ لەبەر ئەوەی بەڕاستی خۆم لە ناو لیژنەکە دانیم سکاڵاکان لەلای ئەو لیژنەیە لە وەزارەتی ئەوقاف تۆمارکراون، ئەوان دەکرێت بزانن ژمارە کەسەکان و ژمارە کۆمپانیاکان چەندە. وەکو خۆم بەڕاستی لەبەر دەستم نییە ژمارەکە لەبەرەوەی لای ئەو لیژنە بەڕێزەیە کە تەشکیل کرایە. ئینجا دوای ئەوەی کە لێکۆڵنەوە دەکرێت تاقیق دەکرێت هەر هاوڵاتێک مافی زەوت کرابێت مافەکەی بۆ دەگەڕێنرێتەوە، یان هەر هاوڵاتێک لە ڕوویەکەوە مافی پێشێل کرابیت مافی بۆ پێویستە بگەڕێنرێتەوە و ئەو کەس و لایەنە یان ئەو کەس و کۆمپانیانێک کە بوونە سەبەبی زەرەر و زیان لە هاوڵاتیانیان بەلا ڕێدابردنیان بۆ پرۆسەی حەجیان فریودانیان بۆ پرۆسەی حەج بە گوێرەی یاسا ئەو لیژنەیە هەڵسوکەوت دەکات. بەڵێ دەتوانی ئەوەم زیاتر بۆ ڕوون بکەیتەوە چۆن مافە زەوت کراوەکانیان بۆ دەگەڕێتەوە جگە لەو بڕیاری کە ئێستا سڕ کراون ئەم کۆمپانیا و لایەنانە چاوەڕێ دەکەن چ سزایەکی تر بدرێن؟ ئایا داوای قەرەبووی مافی ئەو هاوڵاتیانەیان لێ دەکەنەوە؟ طبعا ئەو کەس و کۆمپانیانەی مەسەڵەن کە خەڵکیان بردیاگەر مافی خەڵکیان خواردبێت، پارەی خەڵکیان خواردبێت و بە گوێرەی ئەو ڕێکەوتنەی لە نێوان خۆیاندا کە ڕێکەوتونە ئەو خزمەتیان پێشکەش نەکردبن یان لە مقابلی ئەو پارەی کەوریان گرتووە کە خزمەتیان نەکردبی حتمما خەڵک کە سکالای تۆمار کرد لەسەر ئەو مۆزوعانە تۆماری کردیە بە گوێرەی قانون لە ڕووی قانونیەوە دەبێت ئەو مافە بۆ خاوەنماف بگەڕێنرێتەوە. ئینجا لە ڕێی دادگاکانیان لە ڕێگەی مەحکەمە ئەوانە یەکلای یەکرێتەوە و ئەو کۆمپانیانەی کە پابەنج نەبن لە بەڕاستی لەبەر ئەوەی ئێمە بەر لەوەی پرۆسەی حەج بێت ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان چەند جار ئاگاداریمان براو کردەوە، هۆشداریمان براو کردەوە لە سەرجەم کۆبوونەوەکانمان لەگەڵ کۆمپانیاکانی خۆمان پێمان ڕاگەیاندن کە سەفەری لەو شێوەیە بە هاوڵاتیان نەکەن، هاوڵاتیانمان ئاگادار کردەوە فری نەخۆن بە قسەی کۆمپانیاکان یان بە قسەی کەسێک کە بیاوێت لە ڕێگای جگە لە ویزەی حەج بکات، چونکە عەرەبستانی سعودی قەدەغەی کردیە کە حەج ئیلا دەبێت
بە ڤیزای حەز بێ ئەو ئاگاداریانەمان کردوونەتەوە ئەینجا بەڕاستی مەوزوعی بردننی خەڵک بە جگە لە ڤیزای حەز بۆ عروسستانی سعودیا ئەو گرفتە تەنها لە هەرێمی کوردستان نەبوو لە زۆر لە وڵاتان هەبوو لە ئوردن هەبووە لە عێراق هەبووە لە میسر هەبووە لە جەزائیر لە تونس لە هەموو لەو شوێنانە بەڕاستی ئیجراعات کرایە کۆمپانیا ئەو کۆمپانیانەی کە دەستیان بۆ کۆمپانیا و هەموویانێک کە هەبووە هەموو ئیجراعاتیان لەگەڵ کرایە و هەرێمی کوردستانیش بەڕاستی دەیەوێت بۆ پارێزگاریکردن لە شکۆی خۆی و لە مافی هاوڵاتیانی خۆی کە بەشێک لە هاوڵاتیان لەو ڕێگەیەوە فری و دراونیان مافیان خوراوە یان غەدریان لێکرایە ئەرچێتی لەسەر هاوڵاتیانی خۆی بەڕاستی کە داکۆچی بکات و هەوڵ بدا مافیان بۆ بگەڕێنرێتەوە بۆیە ئەوەی کە ئەمڕۆیان ئەو لیژنەیە کە مەسئولیەتی لەسەرشانە ئەوەیە مافی هاوڵاتی بگەڕێنرێتەوە ئەو کۆمپانیانێک کە سەرپێچیان کردیە بەڕاستی ئەوانە هەر یەکەی بە شێوەیەک لە شێوەکان ئیتر ئیجراعاتی یاسایی و ئیداریان لەگەڵ ئەنجام دەدرێت بۆیە ئێمە ئەمڕۆ کۆبەربەرایەتی گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان مەرجی دەست پێ بەژاریکردنیان گرێبەستی ساڵی تازەمان ڕاگەیان بۆ کۆمپانیاکان لە هەرێمی کوردستان یەکێک لەو مەرجە سەرچیانەی کە لە مەرجەکانی ئێمە داهاتووە بە ڕەچاوکردنی ئیشوکاری ئەو لیژنەیە کە پێک هاتیە لە بۆ یەکلایکردنەوە ئەو مەلەفانە ئەو کۆمپانیای ئێمە ئێستا عەقدی لەگەڵ دەکەین بۆ گواستنەوەی عومرەکاران کە پێویستە لە پرسی بردننی خەڵک بۆ حەز بە ڤیزەی زۆرازۆر تێوە نەگڵا بێت چونکە لەبەر ئەوەی کەیسەکانیان کۆمپانیانی کە لەوەگلاون هاوڵاتیان مامەڵەیان بۆ بکەن و بۆ گەشتی عومرە بیان نێرن ڕێگان پێ نادەن نەخێ ڕێگەیان پێ نادرێت لەبەر ئەوەی ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی حەج و عومرە قایمەیەک بۆمان هاتیە هەو کۆمپانیانەی کە تێوەگڵاون دوایە کە هاوڵاتی سکاڵای لەسەر تۆمارکردن لە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی ئەو کۆمپانیانە کەسیان ناتوانین لە هەرێمی کوردستان گرێبەستی عومرە لەگەڵ حکوومەتی هەرێم ئەنجام بدات هەتا کەیسەکەی یەکلایی دەبێتەوە کە کەیسەکەی یەکلایی بووەوە کە هیچ مافێکی لەسەر نەبووە هیچ هەڵەیەکی لەسەر نەبوو ئەو وەختە دەرگا بۆ دەکرێتەوە بەڵام ئەوانەی کە ئێستا لە قایمەی ئەو لیژنەیە کە سکاڵایان لەلایەن تۆمار کرایە لەو قایمەی ئەو کۆمپانیانە کەسیان ناتوانێت بێت گرێبەست لەگەڵ ئێمە بکەین ئێمە ناتوان گرێبەستیان لەگەڵ بکەین چونکە بەڕاستی هەم هەرێمی کوردستان و هەم عێراقیش لەسەر ئەو مەوزوعە زۆر توندە و چەندین جار لە دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی پەیوەندی بە ئێمەوە کراوە داوای ئەوە دەکەن دەبێت ناوی کۆمپانیانەمان بدەنێت کە لە هەرێمی کوردستان خەڵکیان بە جگە لە ڤیزەی حەج بردیە بۆ سعودیا بۆ ئەوەی بلاکلیست بکرێن هەم لە عێراق هەمیش لە سعودیا تا ئێستا ئەو پرسەمان بەڕاستی ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی حەج و عومرە ڕامان گرتیە نامانوێت هاوڵاتیانمان بە شێوەیەک زەرمەند ببن کە ممکنە خەڵکێک بێوێت زەرەریان پێ بگات بەڵام ئەوەی کە جێگای ئیشکردنە لەسەری ئەو لیژنەیە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێک هاتیە ئەو لیژنەیە کەیسەکان یەکلای دەکاتەوە ئەو وەختە بەدیار دەکەوێت چێ مافی خەڵکی لایەن چێ غەدری کردیە یان چێ مخالەفەی کردیە کەوانە یەکلا بوویەوە ئەو وەختە دەرگیان بۆ واڵا دەبێت دەتوان بێنگرێ بەس لەگەڵ ئێمە بکەن زۆر باشە بەڕێز شێخ نیاز دەمێت ئەوم پێ بڵێ کە ئایا هیچ گەرەنتیەکەیە بۆی ساڵی داهاتووەمە دووبارە نەبێتەوە ڕەنگە هێشتا هەندێک هاوڵاتی لە هەرێمی کوردستان هەبن بیانەوە ساڵی داهاتوو بۆم ڕێگایە بڕۆن بۆ حەج ئەوەی ئێمە تێبینمان کردیە هەم بەڕاستی دروستبوونی ئەو گرفتە تەنها کۆمپانیاکانی ئێمە و یان خەڵکی ئێمە و هاوڵاتی نەبووە کە بەو ڤیزەیە سەفەر بکەن بەشێکی دەکەتە سەر عەرەبستانی سعودیا کە ئەو ڤیزەی بەو زۆریەی کۆمپانیاکانی سعودیا کە بەو زۆریە ڤیزەیاندا ڤیزەی ساڵی خەڵک لە پەنایەوە حەز بکات ئەبێ عەرەبستانی سعودیش بەڕاستی مشورێک بخوا لەو مەوزوعە ئەگەر ئەو خۆی زەبتی نەکات ینی وڵاتان پێیان زەبت ناکرد ینی هەر ساڵە و مەزموعی عقوبات و ئیجراعات بکرێت لەگەڵ خەڵکێک و لەگەڵ کۆمپانیا بەردەوام دەبێت بەڵام ئەوەی کە ئێستا دەکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو ئیجراعاتێک ئێستا دەکرێت تەوەقع دەکەم دەبێتە ڕێگریەکی باش بۆ ساڵانی ئایندەکە خەڵکێک زوڕەتیەوە نەکات خەڵک فری بدات یان خەڵکێک بە شێوەیەک بات لە بۆ حەج ئەوەی ئەو ساڵ بینمان کە دەیان هاوڵاتی لە تێنان خنکان لە گەرمان مردن ئەزیەتی زۆریان بینی ئەزیەت دران
دەستگیر کران لە شاری مەکە دەبردرانە دەرەوە ینی ئەو ئەزیەت و ئازارێکە هاوڵاتیان ئێمەیان بینی بەڕاستی زۆر جێگای نیگەرانی بوو و جێگای ئەوە بوو کە ئینسان داخلە بوو بخوات چۆن دەبێت ینی هاوڵاتی بەو شێوەیە حەز بکات بەو شێوەیە خۆی ئەزیەت بدات و جۆرایلی حکوومەتی خۆی نەبیت و جۆرایلی ڕێنمایەکانی هەم زانایانی دینی و هەم ئیدارانی جێگای نیگەرانی بوو بۆیە بەڕاستی ئێمە ئەم ساڵ وەکو بەربەرادە گشتی حەج و عومرەی کوردستان لە حەج زۆر ئەزیەتمان بینی بەوەی کە دیتمان هاوڵاتیانی ئێمە بەو شێوەیە بەو دەردەسەری حەج ئەنجام دەدەن و هەموو هەوڵ توانای خۆمان هەموو خزمەتەکانی خۆمان خستە خزمەتی ئەوان لە هانانە وچین بەس بەڕاستی ژمارەکە ئەوەندە زۆر بوویان لە قووەتی ئێمە بەدەر بووانی من 4600 حازم لەگەڵ بوو وەکو ڕسمی ئەوەی کە لەگەڵ وەزارەتی ئەوقاف بوو بەڵام ئەوان نزیکەی 20000 بوو ینی نەمدەتوانین نە لە خێمە شوێنی بکەمەوە نە لە فندق شوێنی بکەمەوە نە لە پاش شوێنی بکەمانی زۆر و عەرەبستانی سعودیش زۆر توندی کردبوو لەسەر ئێمانی لەسەر باسەکانی حەجاجی دنیا بیزانی بە هەر باسەیەک هەماهەنگی دەکات بۆ ئاسانکاری بۆ ئەو زۆر کەسانە بەڕاستی بلاک لیست دەکراین و دەخراینە لیستی ڕەشەوە مامەڵەی تون لەگەڵ ئەو باسانە دەکرانی ئەو نێردانی حاجیان دەکرا بۆیە بەڕاستی بۆ ئێمە وەکو بەربەرادە گشتی حەج و عومرە ئەو ساڵ حەجی ئەم ساڵ حەزێکی پڕ ئەزیەت بووە پڕ و کێشە و گرفت بووە خەم و خەفەتێکی زۆرمان بینی بەڕاستی ماندوونە بن دەستان خۆش بێ زۆر سپاس بەڕێز شێخ نیاز نەخشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان